بۆچوونی دەمیرتاژ لەبارەی شکستەکەی هەدەپە. سەلاحەدین دەمیرتاژ دەڵێت بزوتنەوەی سیاسی دیموکراتی کورد دوورە لە خوێندنەوەی دروستی گۆڕانکاری و دڵشکاوی نێو کۆمەڵگەی کوردی. سەلاحەدین دەمیرتاژ هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپە گوتارێکی لەبارەی هۆکارەکانی کەمکردنەوەی دەنجی هەدەپە لە نێو کۆمەڵگەی کوردی بڵاو کردەوە. گوتارەکە بەم شێوەیە: پێویستە دۆخەکە زۆر بە باشی شی بکەینەوە و ڕێوشوێنێکی زیاتر بگرینە بەر. ماوەیەکی زۆر بوو زەنگەکە لێدرا بوو. ئەنجامی ئەم هەڵبژاردنەش دوایین ئاگاداری بوو ڕێگەی بێدەنگکردنی زەنجی ئاگادارکردنەوە و ژەنینی گۆرانی سەرکەوتن لە ڕێگەی شیکارێکی دروست و پراکیزەکردنی دروستەوە دەبێت. بە قۆناغێکی گرنگی هەڵبژاردندا تێپەڕین. گروپێک کە دەستی بەسەر دەوڵەت داگرتووە بە شێوەیەکی بێسنوور هەموو دەرفەتەکانی دەوڵەتی بەکارهێنا بێەوەی گوێ بە هیچ بەهایەکی ئەخلاقی بدات. بانگەشەیەکی گەورەی ڕاشکردنی بەرامبەر بەڕێوە برد و یاری بە سندوقەکانی دەنگدان کرد. بەڵام ئاسان دەبوو شکستی پارتەکەمان لە هەڵبژاردنی پەرلەمانیدا تەنها بۆ ئەم هۆکارانە بگەڕێنینەوە. لەسەر بنەمای پارێزگاکان و بازنەکانی هەڵبژاردن چاودێری ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانیم کرد. دەنگەکانی پارتەکەمان لە 87 بازنی هەڵبژاردندا کەمی کردووە. ناتوانین تەنیا لە نووسینێکدا بە تەواوی باسی هۆکاری ئەم پاشەکشەیە بکەین. پێویستە لە نێو پارتەکەدا گفتوگۆی قوڵ و فراوان لەم بارەیەوە بکرێ. هەروەها راپۆرتی شیکاری مەیدانی زانستی لەم بارەیەوە ئەنجام بدرێن. هەرچەندە من دەرفەتێکی زۆرم لە بەردەستدا نییە، بەڵام دەتوانم بەشێک لە بۆچوونەکانم بخەمە ڕوو. ئەو بۆچوونانەی کە دەری دەبڕم لە سەرپرسی پراکتیکی وەک ستراتیژی و تاکتیشی هەڵبژاردن، حەز و ئارەزووی کاندیدەکان توێژینەوەی مەیدانی نابێ، بەڵکو لە چوارچێوەیەکی گشتیدا دەبێت. سەرەتا پێویستە ئاماژە بۆ بکرێ کە یەکێک لە تایبەتمەندیە گەورەکانی بزوتنەوەی سیاسی دیموکراتی کوردی ئەوەیە کە تەنیا پارتێکی هەڵبژاردن یان بزوتنەوەی هەڵبژاردن نییە، پارتێکە کە ساڵانێکە بە جۆرەی هەوڵدان بۆ چارەسەر پرسی کورد و تێکۆشانی گەل و بزوتنەوەی گەل لە قاڵب دراوە و بەو پێیە هەڵوێستی خۆی دەردەبڕێ. سروشتی کارەکە بەم شێوەیە، بەڵام هەمان بزوتنەوە بەشداری لە کێبڕچەی هەڵبژاردنێکدا دەکا کە 63 ملیۆن کەس دەتوانن دەنگ بدەن و دەتوانێت ببێتە سێم فراکسیۆنی نێو پارلەمان. کاتێک لەم ڕوانگەیەوە سێری پرسەکە دەکەین دەبینین لەگەڵ هەموو سەختیەکانیشدا پارتێک هەیە کە لەسەر پێی دەمێنێتەوە پێویستە خاوەنداریکردنی گەل لە پارتەکە بەرز بنرخێنین. بێگومان بۆ بزوتنەوەی سیاسی کورد هەڵبژاردن پرسی هەبوون و نەبوون نییە، لەگەڵەوەی هەڵبژاردننی پێش و بێگومان گرنگە، بەڵام بزوتنەوەی سیاسی کوردی درەنگ لەم پرسە تێگەیشت یاخود درەنگ هۆشی هاتەوە، بەڵام ئیدی لە ئاستێکی باڵادا کار لە کار ترازاوە. پارتەکەمان مانجێک بەر لە ڕۆژی هەڵبژاردن دەستی بەکارکردن بۆ هەڵبژاردن کرد. ئەمەش کارێکی نیوە ناچڵ بوو، کارێکی پەرشوبڵاوی ئەنجامدا، بەڵام دەسەڵاتی ئاکەپە و مەهەپە لە ساڵی 2014ەوە، واتە لەو کاتەوەی کە دەستی بە پراکیزەکردنی پلانی چۆکدادانی کرد و تاکو ئێستا بە تایبەتی لە 5 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی ئەندازیاری جوڵایەوە. دەسەڵات بە بەکارهێنانی دەرفەتەکانی دەوڵەت کە دەستی بەسەرداگرت بوو، دەستی بە توندوتیژی و سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆن دەدا و دیسانەوە بە بەکارهێنانی هەمان ئامرازەکان پڕۆپاگەندەیەکی بێپسڕانی قێزەونی بۆ ڕاگررتنی جەماوەرەکەی ئەنجامدا. دەسەڵاتی ئاکەپە و مەهەپە لە ژێرناوی خۆماڵیبوون و نەتەوەی بوونەوە توروکبوونێکی ئاکەپەیی بنیاتنا دەیان کەناڵی تەلەڤیزیۆنی کردەوە و بەکاری هێنا. لە زنجیرە تەلەڤیزیۆنەکانەوە کە لەسەر بنەمای گێڕانەوەی مێژووی شێوێنرا و بەرهەم هێنراون تاوەکو چیرۆکی قارەمانانە کە زیادەڕەوی تیان داکراوە، دادەکاتە چالاکی تەریقەتەکان لە مەگەزینەکان و بەرنامەی ژنانەوە تا بەرنامەی گفتوگۆی ئاینی، لە سیستەمی قوتابخانەکانەوە تا بەرنامەی هەواڵی، لە ڕیکلامەکانی سەر شەقامەکانەوە تاوەکو بواری مۆسیقا. هەموو بوارێکی چەندین ساڵە بەکارهێنا هەوڵیدا مرۆڤێکی نوێ دروست بکە. بەم کاریدا ڕوخانێکی کلتوریان خوڵقاند و جەماوەرێکیان دروست کرد کە نادات پەروەری، دزی، گەندەڵی، ستەم و بوختان وەک مەرجەکانی ئیسلام ببینن. هەروەها بەشێک لە ئەندامانی ئەم چینە هەندێک جار لە شەقامەکانیشدا ڕێپۆرتاژ ئەنجامەدەن. هەوڵیاندا ئەم چینەی کە باسم کرد
لە نێو گەڕەکەکاندا بهێڵنەوە بە بەکارهێنانی دەرفەتەکانی دەوڵەت گەڕەکەکانیان بەم شێوەیە کۆنتڕۆڵ کرد. بەڵام ئەو کەسانی لە گەڕەکەکانی دیکە دەژیان وەک تیرۆریست بەناوکران. ئامانجیان ئەوە بوو کە دەنجی کەسانی گەڕەکەکانی دیکە نەگاتە ئەو کەسانی کە لە گەڕەکەکانی ئەواندا دەژین. لە کاتێکدا کە دۆخەکە بەم شێوەیە و دەتانەوێت لە وڵاتێکدا کە 63 ملیۆن دەنگدەر هەیە لە سەدا 15 دەنگەکان بەدەست بهێن و لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا لە سەدا 50 دەنگەکان تێپەڕێنن. ناتوانیت بەڕێبازێکی ناپیشەی و ناپرۆفیشناڵ هاوشێوەی کارکردن بۆ هەڵبژاردننی کۆمەڵێکی ناوخۆیی کە مانجێک پێش هەڵبژاردن دەست بە کاروباری هەڵبژاردن دەکرێت سەرکەوتوو بێ. بەم بۆنەوە دەمەوێت هەندێک بابەت ڕوون کەمەوە. لەم 5 ساڵی دواییدا نامە بۆ ناوەندی گشتی هەدەپە دەنێرم، پەیام و گوتار دەنێرم و دەمەوێت تیان بگەێنم، بەڵام گوێی لێ ناگیرێت. زۆر ڕووداو هەیە و لەم بڕوایەدام کە بەباشی گەل تێگەیان درێت و بۆیەش زۆر ڕووداو هەیە و لەو بڕوایەدام کە بەباشی گەل تێناگەێنرێ و بۆیەش هەوڵەدەم خۆم دامەزراوەکان بەڕێوە ببەم. بەڵام زۆربەی کات دامەزراوەکانمان کار ناکەن. هەندێک کەس تێنەگەیشتن، بەڵام لە یەکی کانونی دووەمی ساڵی 2023ەوە بە دەرفەتە سنووردارەکانم دەستم بە کەمپینی هەڵبژاردن کرد. بەڵام ئەم هەنگاوە نەبووە زەنجێک بۆ جەماوەر و دامەزراوەکان. لە سەرەتادا لە زیندانەوە هەواڵێکی نائاساییمدا کە بگەینە ئەو کەسانەی بڕیاری کوێرانەمان لەسەردەن. نامە و پەیامم بۆ نزیکی 5,000 کەس نات. هەوڵمدا لە ڕێگەی هەزاران تویت و سەدان گوتار و ڕێپۆرتاژەوە هەتا بە گۆڕەپانێک بۆ خۆی بکاتەوە. لەبەرەوەی بۆشایەکی گەورە هەبوو کەسیش هەوڵی پڕکردنەوەی بۆشایەکەی نەدا یاخود هەوڵی پڕکردنەوەی بۆشایەکیشی بدایە. سەرکەوتوو نەدەبوو. بەڵام هەندێک لە هاوڕێیانمان لەبری ئەوەی لەم هەواڵانە تێبگەن هەوڵیاندا خۆیان ببەنە پێشەوە. هەوڵیاندا بە بۆچوونەکانیان ئەم هەوڵانە لەبار ببن. ئەوەش لە کاتێکدایە کە کەم و کورتەکان لاوازیەکان بە تەنیا بەڕەخنە و پێشنیاز چارەسەر دەبن، نەک لە ڕێگەی هێرشی بێوەفاییەوە. هەوڵمدا پارتەکەمان و گەلەکەمان لە هەڵبژاردندا سەرکەوێ، بەڵام بەداخەوە بەهۆی کاریگەری ئەو کەسانی لە باڵەخانەکاندا قسەی پرۆپۆز دەکەن نەمانتوانی هاوسەنگی و یەکڕێزی دروست بکەین. لەبەرەوەش بەر لە هەموو کەسێک کەم و کورتی خۆم قبول دەکەم و ڕەخنە لە خۆم دەگرم. پێویست بۆ منیش زیاتر هەوڵ بدەم، پێویست بوو شاریان لەسەر دروست بکەم کە هاوکار بن. هاوڕێکانیشم پێویستە خۆیان بخەنە بەر ڕەخنە کە نەیانتوانی لە کاتی خۆیدا سیستەمی ئاکەپە و مەهەپەشی بکەنەوە کە لەسەر من ئۆپراسیۆنی ڕاشکردنیان بەڕێوە برد. بزوتنەوەی سیاسی دیموکراتی کورد هاوشێوەی ئەوەی نەیتوانی شیکردنەوەی ڕاست بۆ کێشە کۆمەڵاتەکانی کۆمەڵگەکە بەگشتی بکە، هەروەها دوور بوو لە خوێندنەوەی دروستی گۆڕانکاری و دڵشکاوی نێو کۆمەڵگەی کوردی. ئاکەپە و مەهەپە لە 20 تەمووزی ساڵی 2016دا دوای ئەو کۆدەتایی کە خۆیان کردیان ناوەندە سیاسی، کەلتوری، ڕاگەیاندن و ژنان و گەنجانی ئێمەیان داخست و دەستیان بەسەر داگرت و لە بریەوەی سیستەمێکی نەفرەتیان بنیاتنا. لە هەموو شوێنێک بێکاری و گەندەڵی پەری پێدرا و منداڵە بچووکەکانیان بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر و کاری ناخلاقی هاندا. لە ناکەودا ئەو گەنجانی کە لە نێو پارتەکەماندا نرخیان هەبوو بەهێز بوو خۆیان بە بێخاوەن بینیەوە. هەوڵیاندا بۆشایەکانیان پڕ بکەنەوە. بەم شێوەیە بە هەزاران گەنجمان هەیە کە ڕوبەڕووی کاری ناخلاقی مادەی هۆشبەر و سیخوڕی کراوە. چینی ناوەڕاستی کوردیش کە ئامانجی بەهۆی ئەوەی ترسی لە دەستدانی کارەکەی و نانەکەی هەیە لە ئامانجە سیاسەکەی خێرا کشایەوە. بەم شێوەیە نەشێوازی شۆڕجێڕی و نەشێوازی ڕیفۆرم خوازی نەیانتوانی جێگەی بگرنەوە. ئەوانەی ئەم بۆشایان پڕ کردەوە ئەو کەسانە بوون کە تەنیا قسەی ڕادیکالیان هەیە و لەسەر مێزی ئاکەی دادەنیشتن. ئەو کەسانی جگە لە دروشم هیچیان پێ نەبوو، دەستیان بەسەر ژینگەی سیاسی و کۆمەڵاتی داگرت و لە ڕووی لێهاتووی و چەندایەتیەوە بوونە هۆکاری شکست لە مامەڵەکردنی پاشایانە زیاتر ڕۆڵی پاشایان بینی و بوونە دەسەڵاتداری ژینگەکە. لێرە پێم وایە ئەگەر کێشەکە چارەسەر نەکرێ شکست بەردەوام دەبێ،
پێویستە ئێمە هەموو بابەتێک بکەینە کارنامەی سیاسی و چارەسەری بۆ کێشەی بچوشی کۆمەلگا تاوەکو کێشەی گەورەی سیاسی بدۆزینەوە و ڕێکخستن بەهێز بکەین. کوردەکان لە گوندەکانی شەمزینانەوە تاوەکو کوردان لە ئەستەنبوڵ تاوەکو ئێستاش بە شێوەیەکی بەهێز داوای مافی زمان ناسنامە کەڵتوری دەکەن. کەس دەست لەم داواکاریانە هەڵناگرێ. لەگەڵەوەشدا ئەو کوردانە لە ماڵپەڕی ئامازۆن پێڵاو جلوبەرجی جوان دەبینن، گوێ لە موزیکی هەموو جیهان دەگرن، بە ئیرەیەوە سەیری کافێ و ڕێستۆرانتەکان دەکەن. کورد کە پێشتر دوو بژاردەی هەبوو بۆ پێڵاوکڕینێک، بەڵام ئێستا بە شێوەیەکی بێسنوور دەتوانێت پێڵاو هەڵبژێرێ، بەڵام قڕوشێک پارەی لە گیرفاندا نییە. نابێت ئەم ڕاستیە لەبیر بکەین، بەڵام نابێت خۆمان ڕادەستی ئەم ڕاستیەش بکەین. بە دروشمی ئیدی کەس پێش ناکەوێ ئەگەر نەتوانرێت مۆدێرنێتی دیموکراتی بۆ گەلێک کە مۆدێرنێتەی کاپیتالیست دەستی بەسەردا گرتووە شی بکرێتەوە و نەتوانرێت جێگرەوەیەک ژیانێکی جوان و بەنەرخ پێشکەش بکرێت، ناتوانرێت خۆمان لە شکستی کۆمەڵایەتی ڕزگار بکەین. پێویستە ئەوانەی هێرش دەکەنە سەر پارتەکەمان بە جددی وەری نەگرین و گرنگیان پێ نەدەین. هیچ نرخێکی ڕاخنەی ڕووخێنەر و ئەو هەڵوێستە نییە کە ڕەنج نەکێشێ و بوونیاتنەر نەبێ. پێویستە هەڵوێستە لەسەر ئەم پرسەش بکرێ. گومانم نییە کە گەلەکەمان بێدوودڵی بەم شێوەیە دەجوڵێتەوە. لەگەڵ ئەم هەموو کەم و کورتیە تاوەکو ئێستاش تێکۆشانێکی گەورە، ڕەنج و لە خۆبوردن و باژدانێکی گەورە هەیە. پێویستە لەو جۆرە هەڵوێستانەی کە زیان بەم تێکۆشانە نەدەدەن دوورکەوینەوە و پێم وایە بە هەنگاوێکی گەورەوە وەڵامی پرۆسەکە دەدرێتەوە.